بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لە دوای 3 مانگ دابڕان لە بەرنامەی سۆراغی مێژوو بەوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە کە ئەم حەڵقەیەمان حەڵقەی 20ەمە. حەڵقەی 90ەم لە 4/4 2018 پێشکەش کراوە. ئێستا بەرنامەی سۆراغی مێژوو هەر بەردەوامە. هەوڵ دەدەین لەناو ڕووداوەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە بمێنینەوە لە ساتەوەختی دامەزراندن و هەروەها کاری سیاسی، بانخوازی، سەربازی و ئیعلامی و ڕاگەیاندن. بەرنامەی ئەم جارەمان دیسانەوەکو بەشێک لە بەرنامەکانی تر لەگەڵ بەشێک لەو ئافرەتانەیە کە شان بەشانی هاوسەرەکانیان بەشداریان لە خەباتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە کردووە بە خۆشحاڵیەوە کە بریتین لە هەریەک لە بەڕێزان فاتمە حەسەن خێزانی مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی، مەلیحە سەعید خێزانی شەید عەلی سیوەیلی، خەبات حەسەن خێزانی کاک مستەفا محەممەد ناسراو بە مەهدی بەخێر بێن بۆ ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. سپاس بۆ ئێوەش. فاتمە خان، مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی ئەوەی کە لە بەرنامەکانی پێشترا خۆی حزوری هەبووە لێرە بەشداری کردوین و ئەوەی خوێندومانەتەوە لە یادداشت و نووسینەکانە لە ساڵەکانی 75 بە 1970 لە سەرەتاکانی دروستبوونی و کاکڵەی بیری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە بەشداری چالاکی هەبووە. بزانم تۆوەکو خێزانی ئەو تا چەند ئاگاداری جموجوڵەکانی مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی بووی لە ناو شاری سلێمانیدا کە لێرەوە دەستیان پێ بکات. بەناوی خوای گەورە بەخشندۆ میهرەبان، سپاس و ستایش بۆ پێغەمبەری نازدار. ئێمە هەر لە سەرەتای هاوسەری ژیانمانەوە باوکی سەلاحەدین چەکدار بوو لە 75 لە ساڵی 75 لە پێنجوێن کە زەواجم کە لەگەڵیا ئەو هەم بەکو مامۆستایەک لە مەکتەب دەرسی ئەوتەوە و لەگەڵ شۆڕشەکەی شابوو. جا کە ئەو ئاشبەتاڵە دروست بوو گەڕاینەوە بۆ بەس شۆڕشی ئەیلولە. بەڵێ شۆڕشی ئەیلول کە گەڕایەوە بۆ سلێمانی دوای مدەیەکی کەم بە عەمری قیادەی مەجلیسی قیادەی سەورە نەقڵ کرا بۆ ئەمانەی عامی هەولێر، لەوێ ئەمانە عامی ئەوقافی هەولێر. ئیتر لەوێ زیاتر تێکەڵاوی لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانەوە بۆ نێوەش کە خۆی لە بنەماڵەیەکی عالمی دین بوو، خۆشی سپاس بۆخوا کوڕێکی دیندار بوو، حەزی بە عەلاقەی ئەو کەسانەیە کرد کە لە زیاتر دیندارن و لە دینەوە نزیکن، تر زیاتر نزیک بووە لە مامۆستا بەڕێزەکان بە تایبەتی مامۆستا عەبدوڕەحمانی ئازادی و مامۆستا شێمحەمە و بەڕێزان مامۆستانی هەڵەبجە و ئێتر مامۆستا مەلا محەمەدی شارە زووری و مامۆستا مەلا مەحموودی ئازادی و ئەتر ئەوانەی کە لەبیرم بێ مامۆستا حەسەن و مامۆستا مەلا عوسمانی مەردۆخی و لەگەڵ ئەوانە عەلاقەیەکی زۆری هەبوو. ئەتر هەتا ئەو ساڵ تقریبا ساڵێک لە هەولێر بووین، دوایی گەڕاینەوە بۆ سلێمانی، هەر هاتە ئەوقافی سلێمانی. ئێتر زیاتر لە مامۆستا نزیک بەتر کە زۆڵم و زۆرێکی حیزبی بەعەز هەبوو بەم شێوەیە بە تایبەتی من کە دایکم ساڵێک لە سجنا بوو هەر بەبێ مواجەش ئامۆزایەکم شەهید نەخێر بە بۆنەی برایەکمەوە کە پێشمەرگە بوو لە دەرەوە، ینی براکەشم خۆی چوونە سەریان وی ناکردن ئەو براکەم ڕای کرد ئەم دایکم لەگەڵ برایەکمە گیران. ئامۆزایەکم ئاخر ساڵی تۆبی بوو لەبەر دەرکی سەرا شەهیدیان کرد. خاڵۆزایەکی دایکم ئەویش مەسئولیەتی هەبوو لە ناو حیزبا لە مووسڵ عیدام کرا. ئێتر زۆڵم و زۆری حیزبی باز زۆری بۆ هێنان بۆ ئەم خەڵکە کە بیر لەوەکەنەوە کە بچنە شۆڕشێ دروستکەن، بەڵام سەیریانە کرد وەکو ئەم حیزبانەکە لە دەرەوە بوون وەکو یەکێتی پارتی حیزبێکی عەلمانی بوون، ئەمانش وەکو موسڵمانیان. فاتمە خانەمانەی تۆ باسی کرد، هەڵبەت دیارە مامۆستا نەورەسی هەر لە سەرەتاوە شتەکانی تۆ هەمووت ئاگاد لە جموجوڵ چالاکیەکانی بووە. بەڵێ هیچی لێ نەشاردویتەوە؟ نەوەڵا ڕاستی نەوت کە من خەریکی چیم، بەس خۆم هەستم پێ کرد بوو کە هینەکە کە چالاکی هەیە و بەردەوام خەریکی متاڵا و خوێندنەوە و نزیک بوونەوە لەوان و هاتو توی هەڵەبجە و سێسای بزوتنەوەی پەیوەندی بێوان خەریکن. بەڵێ کاتانە وەڵای لەو ئاخرانەوە کە ڕۆژێک بەحسیان کرد کە ئێمە خەریکی شتێکی ئەبێ شتێکی وا پێک بێنین،
ئیتر لەوە هەستم کرد کە ئەوش لە شەوێکە کە لە ماڵی ئێمە بوون لە دانیشتنیەکە شەوتا درەنگێک ئەگەر بیرێت لە ماڵیەوە وەڵایی ئەو نازانم مامۆستا مەلاحمەی خانەقا بوو مامۆستا مەلەعەلی بیارە بوو مامۆسایەکی تریان لەگەڵا بوو ئەوە نەمەناسی ئەم کە حەسەنی حەمە خالید ئەویش بوو ئەتر ئەو دوانە ئەو دوو بەڕێزەی تەناویانتیانە بوو نەخێر ئەوە تر ئەوە شەو تا درەنگێکمانەوە ڕەمەزانیش بوو ئەو جارش کەوانمانەوە تا تر سعی یەک بوو بانی کردم وتی بەشم خواردنێکمان بۆ دروستکەن میوانەکان نەڕۆشتونەتەوە خواردنێکمان بۆ دروستکەن بۆ ئەزانی خەریکی ئەم جم و جۆڵ و چالاکیانە وەڵا ئیتر هەستم بە شتێک کرده بوو هەتا لەوازام ساڵی هەل لە هەشتا دوو بەینی هەشتا سێ مامۆستاک هین بوو عەلی باپیر بوو کە وتی شۆڕشێکی حیزبێکی ئیسلامی هەیە بچین بۆ تاقیبێکی ئەو بزانم ئەوان چۆنن بەڵام من ئەوەی کە معلوماتە لە مامۆستا عەلی باپیریش هەر لەو سەرەتانەوە بزانم پێش هەشتاکان نزیکی هەشتاکانە دێتە ماڵیەوە تۆ ئەوەت بیرە و شەوە بەڵێ نەکرد ئەو شەوە هەر مامۆستا بەڕێز مامۆستا لە لێرە ئەی خوێند ئیتر بە عنوانەوەی کە باوکی سەلاحەدین لە ئەوقافا بوو ئەو جار بوو جێگەیەکی بۆ دابین کردبوو بۆ ئیسراحەت و متالعە و شتی تر شەوانی جومعە و پێنجشەمان هێنایە و زۆرجاری هێنا بۆ ماڵی خۆمان ئەگەر نەگەڕایەتەوە بۆ یعنی سەرەتای بیرۆکە ئەویشی تیا بووە بەڵێ ئەگەر نەگەڕایەتەوە بۆ لای ماڵی باوکی وانە هاتە ماڵی ئێمە بەڵێ سوپاس مەلی حەخان کاک شەید عەلی سیوەیلی هەڵبەت ناوە ئەستیەکەی حسەین حەمە ڕەشیدە ناسراو بە شەید عەلی سیوەیلی وایە سەرەتای ئیشوکاری ئەوەی کە معلوماتە لە لای ئێمە لە ناو شاری سلێمانیا دەستی پێکردووە بە تایبەتی لەگەڵ مامۆستا مەلاحمەی خانەقا و مامۆستا عەلی زەنوێر و هەندێک هاوڕێی ترا شەید کازم و تا چەند تۆ ئاگاداری ئەم جم و جوڵەی کاک شەید عەلی کە لە شاری سلێمانیا دەستیان پێکردووە لە بڵێن هەشتا و پێنج و پێش هەشتا و پێنج طبعاً کاک عەلی لە دوای مامۆستا نەورەسی ئەوان چوونەتە ناو بزوتنەوەکە وڵای ئاگادار زۆر لە پێشەوە نەمەزانی زۆر هاتن لە ماڵی مەدانیشتن بە تایبەتی زیاتر هاتن بۆ ماڵی ئێمە کێ بوون شەید کازم و مامۆستا مەلا عەلی و لەگەڵ مامۆستا مەلا عەزیزی بێورێ ئەو چوار مەلاحمەی خانەقا ئەو نەهاتووە بە ماڵمان ئاگادار نیم هاتبێ بەڵام پەیوەندی باڵێ پەیوەندی هەبوو ئەمە چوو ئەو ئاگادار نەبوو هاتبێ بۆ ماڵمان ئەو ئەچوو عەلاقەی زۆر لەگەڵ ئەوانە هەبوو یعنی هەستمە کرد دەمێک بوو خەریک بوون بەس من یعنی تۆزە زیاتر درەنگتر هەستم کردەوە کەوا خەریکی ئەو ئیشێکی چالاکیەکەن لە پێشەوە هەستم پێ نەکرد بەس دوای کەوا هەر زۆر هاتن و دانیشتن تا سەعات دوو شەوەمانەوە تر دوای هەستم کردەوە ئەمە خەریکی کارێکی ئیسلامی کاک عەلی باسی هیچیە کرد لای تۆ بەڵێ باسیە کرد ئەیوچی خەریکی وڵای در باسی ئیسلامیە کرد و زۆر حەزی لە مسڵمانەتی بوو هەر نامیکەی بکەوتە بازارەوە هێنایەوە شەو ئەو شەوە ناخەوتە تانی خوێندایەوە یا بە گەنجەکان و بە خزمەکان و بە ینی خزمش نەبوویە زۆر حەزی کرد گەنجەکان بەرە و ئیسلامەتی و بەرە و پێشکەوتنی دین بەرێ و حەزی لەو چالاکیانێکن زۆر ئەوەی زۆر ینی ئەو هینێتیا بوو بەڵێ باسی ئەوەیە کرد کە خەریکی سیاست و حیزبایەتی من لەو کاتە بەڵێ پێتەزانی بەڵێ پێمەزانی باسیە کرد بە دزی چونکە قسەژە فەرمووی هین بوو یعنی بە ئاشکرا نەبوو نەی ئەتوانی وەک ئێستا بە ئاشکرا لەبەر حکومەتی مەعەز بوو بە دزی یعنی بە شتەکانی بەنهێنی زۆر بەنهێنی کرد ئەنجا ئەمامە ڕەسووڵی ڕەحمەتیش پەیوەندی پێوەکرد بوو ئەویش یعنی هەر زوو مامی یعنی برای کاک ڕەسووڵی برای بە ڕەحمەتی شەید عەلی بوو بەڵێ برایەتی ئەویش ئاگاداری ئەویشی کردبوو ئەویش ئەمزانی کەوا لە کارەکە خەریکن و لەگەڵ حاجی ئەموهدایە لەگەڵ براکەی برایەتی کاک عەتار و بەڵێ کاتار بە خێزانی خەریک بوو ناوان کە لەو کارە ئیسلامیا هەبوون بەڵێ هەموو براکان بەڵێ هەموو ئایلەکان براکان هەمویان بەیەکەوە 6 برام هەر 6یان مامۆستاتاریشیان لەگەڵا بوو
زۆر ماوسە تاریش چالاک شەی تایرە بەست بەڵێ بەڵێ شەی تایر ئەوەی کە تۆ لە بیرت بێ زیاتر ئەوانەی تری جگە لە براکانی ئەو یەک دوو ناوی پێشتر باست کرد چی تر بووانەی کە لە ناو شاری سێمانیا پەیوەندیان بەیەکەوە ئیش و کارەکان چیان ئەکرد خەریکی چی بوو؟ وڵی من بۆ ئیش کارنی زۆر نەمەزانی باسی ناکرد باسی ناکرد بەس دایمە ئاگادار بووم هەر نامیکە بکەوتە بازار و هێنایە شەو ناخەوت هەتانی خوێندایەوە ئاگداری ئەو منجا ئەو کۆبووناش ئاگدارم کە کۆبوونان هەر ئەو ماوەستانەی کە باست کرد ماڵ هەرەوانە بوو تقریبا نێوە چەندێک مانەوە لە ناو شاری سلێمانیا بەو شێوەیە کاگعالی کاروباری ئیسلامیەکە یا بزوتنەوەی پەیوەندی دەمێک دوو ساڵە بوو ساڵەکەت بینێ ساڵەکەم دەقەیە لە بینیە نەخێتنەوە بێگومان ئێوە ئەوەی کە دیارە لە ساڵی 86 هیجرەتان کرد بەڵام معلوم ئەمانەی کە تۆ باسیەکەی هەموو دەوروبەری ساڵی 83 بۆ 84 هەر لەو تقریبا لەو دەورانە بوو بەڵێ هەستەوە ئەی باشە مەترسی بە عستان نەبوو لەم شارە بەرەوڵ ئاشترسانی دەر بە شتەکان زۆر بە ئاشکرا نەیەکن بەنهێنیە کرد ئیشەکان نەمانەوێرە نەیوێرە بە ئاشکرا بیکە ئەو کۆبوونەوە و هاتوچۆ بە زۆر ئامشۆی شانێریشی زۆرە هەر لە سلێمانی هینی جمعی ناکرد هەر چوو بۆ لای ماوەستە شەمحەمەی بەرزنجی لە شانە دەری بەڵێ شریتەکانی هێنا شریتی زۆر زۆری هێنا و بڵاویەکە دۆ بەناو خزمەکانە و بەناو گەنجەکانە و بڵاویەکە دۆ شریتەکان ئەمانە تۆ لای کە سوکاری تر باستان ئەکرد کە خەریکی ئەمی شوکارانەیە ئەیان زانی بەڵێ ئەیان زانی بەڵێ ئەیان زانی ماڵی براکانی خۆی ئەوە هەموویان زانی ماڵی براکەی براکانی خۆشم دوو برام هەیە ئەیان زانی ئەوانیش ئەیان زانی بەم کارە ئەیتر تۆ هیچ هاوبەشید نەکرد لەو سەرەتاوە لە کارەکانیان وڵا هاوبەشی مەکرد بەرەوەڵ جاری وا بوو بە 20 شەویش نێ هاتەوە ئیتر من یعنی هینم ناکرد بۆ کوێ چوو بە 20 شەو وڵا ئیشێکل لە بەقا ئیتر خەریکی ئیشی چالاکی حیزباتی چوو بۆ شارەکانی تریش باڵێ باڵێ بۆ کوێ چوو جگە لە بەغدا لە بەدغا ئیشیانە کرد لەگەڵ برایەکمە ئیشی مقاولاتیانە کرد ئیتر خەریکی ئەوی شەش بوو ئەم ئیشەشیە کرد باڵێ کاری ئەم شەشیە کرد ئەمزانی کە خەریکی ئەمەش جگە لەوەی کە ئەڕۆی ئاگاداوی هیچ ئیشوکاری نەئەسپار بە تۆ لە ناو شاری عنی ئەم جۆرە ئیشانەی ئەو شانێ نەوەڵا ئەو شانێت نەخێت بە من نێسپارویشانە بەڵێ خۆی خەریشەویشانە بوو سپاس مەلیحە خان خەبات خان خێزانی کاگ مستەفا محەممەد ناسرااو بە مەهدی ئێوە چۆن کاگ مەهدی چۆن دەسی کرد بە کاری ئیسلامی و هاوکاری کردن و بوو بە ئەندامی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان تایبەتی کەم شاری سلێمانی مەکۆی سەرەکی و شوێنی دروستبوونی بزوتنەوەی پەیوەندی و ڕاستە شارەکانی تری هەولێر و هەڵەبجە و منتیقەی گەرمیان و قەرەداغ و هەورامان و بادینان و تەنانەت کەرکووک و دووسخورمات و ئەمانش بەشدارون بەڵام لە شاری سلێمانی و دەسی پێکرد کاک مستەفا چۆن دەسی بەکرایەت و ئاگات لێبوو بەنای خی گەورەم هیرەبان وڵا لە بیدایەتە ئەوەی من لە یادم بێ لە ساڵی 84 ماوکی محەممەد پەیوەندی بە وەزعانەوە هەبوو ئاگام لێ بوو کە لێکی لەوانە هاچۆی مامەسا ئەحمەدی خانەقای ئەکرد و چەند برادریکەی ئەمە ئەناسیۆک و مەلا ئازادی ڕەحمەتی کە شەهید بوو شەید ئازاد بەرزنجی بەڵێ بەڵێ کاک یونوس و چەند کەسانێکی کە ئێستا ڕەنگە بڵم لەم حاڵتە ناوکانم لەبیر نەبێت شکم نەئەهات بۆ ماڵی ئەمە تا بیان ناسم بۆ ناسین بەس خۆی ئەچوە دەرەوە ئەچۆ لای ئەمان و ڕێەکە و شەویش نەئەهاتەوانە ئاگاداری ئەوەی هەبووم بەم شێوەیە پەیوەندی هەبوو لەگەڵیانە شتەکانی باسە کرد لای تۆ وڵات سەرەتا نەڕاستی بەس ترکەزانی شتەکەی ئێتر فراوان بوو نیازی ئەوەی نیێدانیشە لە سلێمانی اینجا منی ئاگادار کرد چون بیدایەت بوو لە ئەوڵەوە دوای کازانی سلێمانی بەجێڵێن جاوتی شتێکی وا هەیە ئەبێ من بڕۆم ئەتر ڕۆی چون بۆ ئێران لەگەڵ مەلا ئازاد ئەو ڕۆژ ناگەر باسکێت تۆ هیچ لێرە لە ناو شاری سلێمانی شتەکانی باسکرد هیچ ئیشوکاری خستە سەرشانی تۆ لێرە هیچ نەکەم نەکردو من ئەوەی من ئاگادار مناڵام فترێکی کەم بوو ئەتر لە بیدایەتی 85 ئەو سەفەری کرد چوو بۆ ئێران لەگەڵ مەلا ئازاد و کاجونسا ئێوە نەئەترسان لە زوڵمی بەعاز لەم شارە بەرەوەڵات چۆن نەئەترسانی خۆ من زۆر جاکە لە ئەخێرا زانی باوکی محەممەد خەریکی ئەم شتانەیە خەمم بوو زۆر ئەتر کەزانی ئێوە ئەگە چیت لە بیرەهی ئەو کاتە کە زۆر ترسابنەوەی کە بێن بۆتانەوە بزانام هەندێک باس و خواسەیە لەوە کە ئەو کاتانەوە مەترسی ئەوەتان هەبوو بێنە سەرتان و بتانگرنەوە وەڵات ڕاستە لەبەروی کە منیش مۆزەفە بووم و خۆشی مۆزەف بوو لەبەر ئەوە کە تێکەڵای خەڵقی ئەکرد بەم شێوەیە هەستی بەوە کرد بوو کە خەریکە دەرئەکەوێ و
و تووشی کێشە ئەبێ لەبەرەوەی کازانی تووشی کێشە ئەبێ وتی من ناتوانم لێرە دانیشم من ئەبێ سلێمانی بەجێ بێڵم ئەڕۆم میش زۆر ئاسایی و بەلامەوە چونکەکەن زەبروزانکەی بەعس وا بوو خواخوات وڵاتەکە بەجێ بەڵێ ئەوش سەحوەیەکی ئیسلامی بوو زۆر دڵخۆش بووین ئەو کاتانە تۆ ناوی هەو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەت بیست لە ناو شاری سلێمانی کە ئەم پیاوە ئیشەکە لەگەڵیا لە خۆیان بیستوە لە خەڵکی کە ئەو کاتە ینی بیستوتە لێ بەڵێ ناوی بزوتنەوەی پەیوەندی ڕابیتەیان پێ بەڵێ بەڵێ ڕابیتەیان پێوت بەڵێ ینی تۆ ئاگات لە کارەکانی تری بوو بەڵێ بەس ناڵم بەس ئەنگەم ئاگا لێ بووە تا وای لێ هات کە خەیکە کەشف ئەبێ دەبێداتە قسەی نەکرد بۆ تۆش بەڵێ کەزانی شتەکەتر ئاشکرا ئەبێ و ناتوانێت دانیشە لە سلێمانی وتی ئەبێ من ئێرە بەجێ بێڵم لەگەڵ هاوڕێکانم ئەڕۆم ئەچم بۆ ئێران بەڵێ ئەگەر بیرت بێ زیاتر کاک مستەفا لە چ بوارێکە ئیشێکرد لە سلێمانی لە سلێمانی خۆی هەر کاری تەنزیم بوو یا خۆشی تریشیان تەنزیم بوو ئەوەی من معلوماتم هەبێ تەنزیم بوو کاری تەنزیمی بەڵێ ئێوە لە چ گەڕێکی بوونەوە ئێمە خۆمان لەگەڕێکی ڕزگاری بووین بەڵێ ئەی ئەم بەڕێزانەی تریش کە ئێستا لێرە لە بەرنامەکە حزوریانەوە خەڵکی تریش ئێوە ئەمەتان وەکو ڕابیتەیەکی سیاسی و حیزبی ئەم خەڵکانتان ئەناسی لە سلێمانی نامە کەسانم لە ناسیوە بەس کە چوینە ئێران فاتمەخان یعنی خوشتی گەورەکەم شت فاتمەخانم ناسی چوینە ماڵی ئەوان لە مەریوان بەڵێ پێشوازی لێ کردین بەڵێ ئەی ئەو کاتانە لە سەرەتاوە ئەوانەی کە هەڵسوڕاوی دیار بوون ماوەسا نەورەسی ماوەسا کەمال دۆڵپەڕۆی کار حەسەنی حەمەخانی ئەمانەت ئێوە من کەسانم نەناسێتە ئەو کاتی باوکی محەممەد سەفەری کرد اینجا ماڵی کاکەمالم ناسی لە ماڵی کاکەمال و ئێمە سەفەرمان کرد کاکەمال ئێمەی لەگەڵ دایکی یاسین بە ڕەحمەت بێ کە ناسناوەکەی سەلاحەدینە بەڵێ لەگەڵ خێزانی مەلا ئازاد هەرسێ ئایلەکە ڕۆشتین بۆ ئێران بەس چێت لە سلێمانی ڕۆشتین بۆ هەڵەبجە ماڵی کاکامی کاتە هەروەکو فاتمەخان و مەلیحەخان باسییان کرد ئێوەش ئاگاتان لە ماوەسا مەلاحمەی خانەقا بوو لەم شارە بەڵێ ئەی ماوەشیەم حەمەوە باسی ئەوەی کرد کە لێرەوە کاکشید عەلی ئەڵێ جومعان لێرە جومعای نەکرێت چوو بۆ شانە دەری جومعایە کرد ئاگاتان لە جوڵەکەی ماوەشی محەممەد بوو من کەسیانە من ئەناسی و کاتە وەک شخصی خۆم بەس باوکی محەممەد پەیوەندی هەبووە حتممە لەگەڵ هەمویان شخص خۆم هەتا نەچونمەتە ئێران کەسیانم بۆ کە شتێک هەیە بەڵێ هەتا نەچمەتە ئێران من لەم ناسیون لێوێ هەمویانم ناسی شخصی خۆم سپاس فاتمەخان ماوەسا نەورەسی لێرە کە لە شاری سلێمانی بیر لەوە ئەکەنەوە کە ڕێکخراوەکەیان ڕێکخراوێکی سیاسی و تەنزیمی بیر لەوەکەن و خەباتی چەکداری بکەن ئەمیش کۆبوونەوەیەکەن و بە نوێنەرایەتی چەند کەسێک لەوانەی کە لە ناو شاری سلێمانی هابوون ئەو کاتانە کە مامۆستا مەلا عەبڵای جیهاد و مامۆستا کاک حەسەنی حەمەغالی و کاک کەمال دۆڵپەمووی ئەوانەی کە زیاتر دیار بوون لە ناو شاری سلێمانی ئەم بیرۆکە تەقدیمەکە کە ئەمان پێویستە هێزێکی چەکداری دروستکەن هەڵەسێت لەگەڵ مەلا حەسەنی کانیت و ئەڕۆن بۆ ئێران ئەو ڕۆشنەی چۆن بوو تو ئاگات لەو ڕۆشنە بوو کە ڕۆشتن بۆ ئەوی کە بتوانن کۆمەکی و پشتیوانی ئێران کە وەکو وڵاتێکی گەورەی دراوسێ بۆی پشتگیری ئەم خەباتە چەکداریە بکات بەدەست بێنن کە ئەو مامۆستا بەڕێزە مامۆستا مەلا عومەر مەلا حەسەنی کانیت و نا ئەوە کە شەهید کرا لە هێن مامۆستا عومەری تیمار مامۆستا عومەری تیمار کە شەهید کرا لەوێ مناسبەیەکیان بۆ کرد لە چوارقڕنا لەوێ دیار بوو باوکی سەلاحەدین دەوری هەبوو بوو لەو قسەی کردبوو تاریە بوو لە هین تەعزیەکەیە لەو مناسبەیە کە بۆیان کردبوو دیار بوو ئیزاعی پارتی بڵاوی کردبەوە خوشکەزایەکەم هات وتی پورە فاتمە باوکم نردوومی ئەڵێ بە کاک عەبدوڕەحمان ئیم شەو نەبێ لە ماڵەوە چونکەم سەوتەکەی نەگۆڕاوە ئیزاعی پارتی هەموو قسەکانی ئەو بەرنامەیانە بڵاو کردوتەوە سەوتەکەی نەگۆڕاوە نەکو بێنە سەری با ئیم شەو نەیەتەوە بە ماڵەوە ئیتر منیش کە جوابم بۆ نارد جواب بۆ نارد هەل ئێمە لە شوقەکانی سابوونکەران نابووین هەر قاتێکمان بین لەگەڵ ماڵی مامۆستا مەلا حەمەی خانەقا ئیتر وتم بە شتێکی ئاوایە ئەم شەو هەر مەیەرەوە ئیتر ڕۆیش بۆ بەیانەیە کە هاتەوە وتی وەڵا تایسە لای تۆ حەقیقەتم نەوتووە و ئێستا ئەمە بڕیارێک ماوە شەهیدی تایە سجنی تایە ئەزیەت و ناڕەحەتی تایە بڕیارە ماوە ئیتر ئەم وڵاتە بەجێ بێڵم و بڕۆم ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە جا بەنێرم ئێوەش تۆش لەگەڵ مناڵەکان ئەبێ و ئامادەکاری هەبێ بۆ ئەوە
ئیتر ئەم مامۆسا حەسەنی کانی تو هات ئەتە نازم لە بازار بە یەگەشت بوون لە ئەوقاب یەکتریان دەیبوو نازام چۆن بەس ئەو هات بۆ ئەوێ و ئیتر لەوێ هینیان کرد کە بە یەکەوە بڕۆن چەندێک بوو بیرت بێت دوای ئەوەی کە ئەو خەبەریان بە تۆیان ڕۆیش چەند ڕۆژ بوو دوایەوە هەر ئەو ڕۆژە بۆ بەیانە ئتر بڕیاریان ڕۆیشت بەڵێ هەر ئەو ڕۆژە بۆ بەیانە بڕیاریانە ڕۆشتن ئتر ئەوان لێو کە ڕۆشتبوون لەگەڵ مامۆستا دیار بوو هاتبوونە وتی چکم وتی من ئەچم بەلای مامۆستا شێمحەمە و ئەچمە ئێران ئتر کە بزانم بەزڕ و هینی ئەوێ چۆنە و جێگەتان بۆ دابین کەم و ئەمانەی شەڵا لە ئایندەیەکی نزیکە من لە ڕێی کاکەمالەوە بەڵێ ئێوە ئاگادارەکەمەوە ئیتە من ناوبەناوێک ئەچووم بۆ ماڵی کاکەمال بۆی خەبەری بیسم ئیتر بوتی وەڵاو کاغزی نردووە و ئەلبەتار خۆی کە گەشتە ئێران گەشت بە ئێران جوابی نردبوو بۆ مامۆستا مەلا عەلی بیارە بە ڕەحمەت بێ کە ئەوە من بە سەلامەتی گەشتمەتە ئێران و ئەو تام لەوێ خەمی منیان نەبێت ئیتر هەتا ئەو هات نەفرێک هەست مکرد کە وەکو جاسووسێک بە دوایە هات تۆزێک وەستاوەتی وەڵا هاتوومە حواڵێکتان پرسمەوە مامۆستا لەکوێوە مانەی تر زانیم کە شتێک هەیە ناوێ خینکاتە دوایی وتی وەڵا ڕۆشت و گەڕایە وتی وەڵا شتێکی وا بۆ بەس لەبەرەوە برایە قسەم نەکردوتم دا و کتێبێکی مامۆستا مەلا ئەحمەدی خانەقا هەیە لە ماڵمان بیبەرە خوارەوە بڵێ بۆ ئەوە هاتووم بۆی کە ئەو هەستەشی نەمێنێ بەرامبەرمان ئیتر من هەچێن لە پرسیاران لێکردم دراوسێ و شتەکان من وتم مالدەگەی بانکراوە بە عەسکەری و ڕۆشتووە نییە لێرە نەمگوت زۆر باشە دێمەوەلات زۆر باش مەلیحە خان ئێوە کاتێک لە 26 ساڵی 1986 کاکتایەر شەهید دەبێ تقریبا لە پشتی شەستەکەی سلێمانیەوە لەو ناوچانە شەهید دەبێت ئیتر وا بزانم ئەو کاتانەی تەمەنە من لە بەرنامەکانی ترا باسمان کردووە کە چۆنێتی شەهید بوونەکەی و حیزبی بەعەز چوونەت سەری و شوێنیان کەوتون و تەقیان دەکردن شەهید کراوە ئێوە وابزان بە 15 بۆ 20 ڕۆژێ دوایەوەی تر ژیانی خێزانیتان نەکەوێتە مەترسیەوە ناتوان لە شاری سلێمانیان هەر بە بیرنداری شەهید تایر شەهید عەلی یەکسەر گەڕایە وتی یەکسەر ماڵەکە چۆڵکەن نەمانوێرە هەر دەقیقەن ماڵمان چۆڵ کرد ماڵمان بەجێشت و ماڵمان چۆڵ هەر لەم ماڵی ئێستا هەوارە بەرزە هەر لەوێ بن چوینە دوو گەڕەکەم لاترەوە هاتینە ماڵی خاڵێکم لەوێ ماینەوە لە ماڵی و خاڵم دوای ئەوە خانوومان گرت ماڵی خاڵم شتەکانی بۆ گواستینەوە بۆ ماڵە بازێکی ئەوی پێویست بوو هاتین بۆ ماڵە تقریبا نازم هەفتەیە بوو شتێکی وا بوو لەوێ بووینیتر ئەمانزانی کەوا ینی مەجموعێ جاشی خۆفرۆش بە دوامانەوەن و ئەگەڕێن و تاقی بمناڵەکانمانەکەن و ئەچن بۆ مەکتەبیان ناتن چیەکەن و چی ناکەن تەسلیمی حکومەتی بە عوسمانکەن دل لە ترسیەوە نەمانتوانیانیشین و شەهید بڕیاریە کەەوە کۆچ بکەین هیجرەت بکەین ئێوە کە هیجرەتتان کرد وابزانام خێزانی هەر لەگەڵ ماڵی براکانی کاک شەهید عەلییان ڕۆشتنەوە لەگەڵ ماڵی مامە ڕەسوڵە و لەگەڵ ماڵی کاک حاجی حەسەنە ئەو سێ ماڵەمان بێکۆ ڕۆشت چوونە کوێ لە شاری سلێمانی و چوونە کوێ چوینە هین سوورە قەڵات دوو شەو لەوێ لە ماڵی خاڵێکم ماینەوە دوایی چوین بۆ هین زەڵێ دوو شەوی لەوێ ماینەوە دوای چوین بۆ بانە دوو شەوی لە بانە ماینەوە اینجا لەوێ کاک عەتاری شوو برام هات بە شوێنمانە چوون بۆ دەوگلە یەکسەر ڕۆشتن بۆ دەوگلە يعني تقريبا 2 هەفتە بۆ 3 هەفتەیەک دوای شەهید عەلی هەفتەی تر هاتنی ڕۆشتمان بۆ ئێران ئەو مسافەیە دوو هینێکی پێچوو 7 ڕۆژی پێچوو بەڵێ خەبات خان ئێوە وابزانم هەر دوایەوەی کەوتی و هەستم کرد مەترسیمان لەسەر دروستوی تر وابزانم لە یەکی ساڵی 85 جایە کاک مستەفا هیجرەتەکە و ئەڕوا ئێوە بەجێ هێڵە لەگەڵ چی ئاڕۆشتە و کاتە ئەو لە ماڵی کاکەمالەوە لەگەڵ شەهید ئازاد و کاگیونسا ڕۆشتن ئەوان هەرسێکیان شاری سلێمانی چوونە کوێ حتمما نەبێت چ بێتنە هەڵە بجە من ڕۆشتنی ئەوان نازانم بەس نازانم وتیان بۆ ئێران ئەڕۆین بەڵێ ئەتزانی بۆ کاری بەڵێ بەڵێ ئەیوت کە ئەو برانەمان لەو دیون و خەریکی حرەکەیەکی وان و زۆر دڵخۆش بن و زۆر یعنی نازانم مەست بکەم دڵخۆشیان چەند
بەختەوەر بوون بۆ وەزعا بۆ ژیانەکە ئەوان ئێرە بەجێهێڵن واز لە ژیان ئێرەێنن ئەچن بۆ ئەوێ وەچەنە چوونە دەرەوەکە هەمووی ناڕەحەتی و هەمووی زەحمەتە بەس ئەو زەحمەتیان زۆر زۆر بەلاو خۆش بوو وەکمانەوەیان لە سلێمانی و لە بەدەی بەزانی کە گەشتۆتە ئێران بەڵێ بەڵێ لە ڕێکیەوە ڕێی کاکەمالەوە کاکەمالی وەکو حەڵقەی وەسڵ بەڵێ بەڵێ چەند ڕۆژی پێچوو وەک بزانی گەشتە ئێران وڵای ئەوان نازام لە سلێمانی بۆ ئەوە بۆ چوونە ناو تۆ مۆزەفە بووی لە بەڵێ من لە زانکۆی سلێمانی بوومە وەزیفەکەت بەجێ نەهێشت من یەک مانگ دوای ئەو سەفەرم کرد طبعاًتر وەزیفەم بەجێ هێشت نەتوانی دانیشی نەخێر یەک مانگی ڕێک دوای ئەو ئێمە دوی مەترسی و چاودێریمانەکەن و تر گە هەستمان کرد گەڕک زانیویانەکە ئەو سەفەری کردۆ لە شارانەماوە بە وەزع ڕۆشتووە ئێمەش نەمانتوانی لە مانگی زیاتر بمێنینەوانێ ماڵنەی ئەین دەرگاماندا خزمام و ئەشیاکە بەجێمان هێشت بەخیاڵمانە نەهاتووە کە بڵێن ماڵمان بەجێشتووە وەزیفەمان بەجێشتووە شتمان بەجێشتووە زۆر زۆر دڵخۆش بین زۆر بەختەوەر بین بۆ وەزع کە ئێمە ئەچوونە ئەوێ بەڵێ ڕێک ئێمە من لەگەڵ کوڕەکەم هەر محەممەدم هەبوو ئەوسا دوو لە ئێران بووین یەک ئەو ڕۆژەوە دوودی ڕۆشت ئێمە یەک مانگی ڕێک ئێمە بینمان هەبوو بەڵێ سوپاس خات و فاتمە ئەوەی کە مامەسا نەورەسی لەگەڵ مامەسا حەسەنی کانی تووە ڕۆشتووە کە چۆتە ئەو دی و یاڕچوتە دیوی ڕۆژەڵاتی کوردستان دوای هاتووەتەوە بۆ ئێرە لەگەڵ مامەسا حەسەنە بە دوای ئێوە کە ئێوەش بەرێ لەگەڵ خۆیان و بۆی خێزانەکەی لەگەڵ یاوێ لەودی بەڵام کە دێتە ئەحماوە لەوێ بیسێ ماڵ و مناڵەکەشی کە خۆی کاغەزی نردووە دوایەوە گەڕاونەتەوە هاتوون بۆ ئێران ئەیترەوە گەڕێتەوە لێەوە نایەتەوە مامەسا حەسەنە گەڕێتەوە نایەتەوە ئێوە لەگەڵ کیا ڕۆشتن و چۆن ڕۆشتن لەکوێوە دەرچوون بەڵام با ناوبڕێ وەربگرم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتە دووبارە سڵاو فاتمە خان ئێوە لەگەڵ کیا ڕۆشتن چێ بردننی بەڵا ئێمە کاغەزەکەی بۆ نردبووین کە بێن بۆ ئەوەیتر ئەو پورزایی شەیتایر هات لەگەڵ مناڵەکانە بردین بە ماڵی خۆیان شەیتایر شەهیدێکی تری بزوتنەوەی پێوەنێ بەس شەیتایری برازای کاک شەهید عەلی سیوەیلی نییە نەخێر ئەو پورزای باوکی سەلاحەدینە بەڵێ بەڵێ شەیتایر لەگەڵ کوڕەکەیە ئەوە خەباتخانە زانێ بەیەکەوە شەیدی بزوتنەوەی پەیوەندی بەڵێ لە مەریوان بەرقەسبی تارێکەوتن لەگەڵ شەید ئازادا ئەم سیانەرسێکیان ئێستش هەر لەوێن ێژران ئەتر ئەچوینە ماڵیەوەن ئەو شەو لە درەنگانێکی شەوە وتی من وتم شتم ئامادە کردووە کە بیبەم لەگەڵ خۆما بووەوێ لە لای دایکی لالایەکی مناڵەکان بەجێمێشتووە وتی نابێ نە ئەو بزانێ نەهین چکم ئێمە مەراقبەیەکی زۆرمان لەسرە من هەفتەیەکە نەمتوانیوە بچم بە دوکانەوەمانە لە ملاولا خۆمە شارمەوە بە تایبەتی ڕەحمەتی کە مامۆستا مەلاحمەی خانەقا برینار کرا ئەو دەورێکی زۆری بینی بەلایەوە بوو لە خەسەخانە و لەهینەوە تر کەوتبوونە تاقیبی ئیتر ناتوانم دانیشم تر هاتین لەگەڵ ئەوە ڕۆشتین کە چینە ئەحماوە چینە ماڵی کاکامیل لەگەڵمانە هات چوینە ئەحماوە لەوێ چینە ماڵی مامەسامەلا نەوەڵە نەچینە ماڵی مامەسامەلا ئەحمەد چیکم ئێمە ئەگە بچیناتەوی ئەومانە بینی کاتی نیوەڕۆ لەوێ بوو بەڵێ ئەو لەوێ بوو ئەو خۆ نێزانی کە شەیتایر کە هەیە لەگەڵمانە ئێمە کە لە ماڵی ئەوانەوە ئەو کاکفەتاڵ تەکسیە لە ڕێی کاکەمەل دڵپەموویەوە ئەو تەکسیی نرد ئێمەیان بردە خورماڵ لە خورماڵکی کاکامیل خوان زایباتەوە ئەو سیارەشتی بۆ دابین کردین و ها لەگەڵیشمانە تا لای ئاوەکە وتی تر من وەزیفەم هەیە ناتوانم لەوە زیاتر بێم مامۆسا لێرە کاگەمڕحمان لێرە چاوەڕێتان دەکات ئیتر ئەو نەیوی لە ماڵی مامۆسا بە زەروتی لەوێ چاوەڕێتان نەبینی لەوێ یەکمان نەبینی ئێمە چوینە ناو دارەکان و لەوێ ئیسراحەتێکمان کرد چکە من ئەو سێ مناڵم پێ بوو ئەوان 6 مناڵیان هەبوو ماڵی کاکتایر ئیتر ماوەی ئیسراحەتمان کرد ئەو چوو پرسیارێکی کرد و تاقیبی کردە بوو وتیان نایناسینە تام تەسکەرەکە مایە وتم ڕسمەکانیشان بە بەشکم لە شوێنە بینی بێتیان وتیان بەخواگەر مادەم ئەو لەگەڵ مەعارەزە بێت و لەگەڵ فیرار بێت ئەمە ڕوتبی ئەسکەری فیرارە معلوم لە ناو دارانایە باوەڕ ناکەم لە ناو دیەکە بێت ئێتر وتی با وڵاخی بۆ گرتین و هاتین بەم لە خوردا سەرکەوتین هاتی ناوێ بانی ئێوارە بوو گەشتی نەوێتتر ئەممان نەبینی و
چوونە کوێ یەکەم شوێن چوونە کوێ لە ئێران وەڵا ئێمە یەکەم شوێن ئەو شەوە هەر لەسەر لەو شاخە ماینەوە بدینانە بن هینێک شوێنێکی پازدار و شت بوو لەوێ ئیسراحەتمان کرد بەیانی بردینانە مەریوان لە مەریوانی تر ئەلبەتە تایریان بە ڕەحمەت وێشەی تایریان بان کرد پرسیار و شتیان لێ کرد ئیتر دوای ئەوە کە منیان بان کرد وتم وەڵاوی ئەگەر من ئەو پیاوەتیم لەگەڵاکان زۆر مەمنونم چکو من باوکی مناڵەکان نازانێت کە من هاتوومەتە ئێرە بەشکم لێرە نەمانێت چکمتی ئەتان نێرن بۆ ئۆردوگای وەرامین ئەگەر پارۆشتان پێیە لێتانە زن لەو ڕێگەشتانە بێ لێرە داینێن ئێمە بە پۆستا بۆتانە نێرین تا جێگیر بن شتکەوتم شتێکی ئاوایە و چکم ئیمام جمعی ئەویان هێنابوو بۆ تەرجمەی شتەکانیان دوو ڕۆژ لە ئەوێ گلیاناینەوە ئەم نەبوو نەهات بردینان بۆ سنە و شەوێکی لە سنەماینەوە زۆر تەکلیفم کرد ڕقەمی تەلەفۆنی ماڵی مامۆستا شێم حەمەوم بۆ پەیاکەن ڕقەمەکەیان بۆ هێنان بەڵام بەداخەوە ئەوانیش نەبوون لە ماڵەوە ئیتر بردینیان بۆ تاران و لێوە بردیان بۆ ئۆردوگای وەرامین بەڵێ ئێوە تەمان ماڵی ماڵ شێم حەمەد لە شانزەی 1970 و بەر لە ئێوە 1940 هیجرەتی کرد ڕۆیشت ئێوە یەکسەر ئەوانتان نەبینی نەوەڵا ئێمە وا دیار بوو ئەوانیش کەزانی بیان ئێمە هێین بۆ ئەوێ هاتبوون بۆ مەریوان لەو سەرەبەیەکەوە بگەڕێنەوە ئیتر ئێمە دواتر بینیتان بەڵێ ئێمە تر براین کە چوینە ئۆردوگای وەرامین دوای چەند ڕۆژێک کە باوکی سەلاحەدین چوو پیاوێکی بەکرێ گرتە بوو نردبێ بۆ لای مامۆستا مەلا عەلی بیارە بە ڕەحمەت بێ ئەویش وتیپی وڵات دڵنیام کە کاکامیل تا سەر ئاوەکە هێناونی جوابی کاغەزەکەی بۆ نووسیبەوە ئێتر ئەنجا هاتبوو لە مڵاخۆرت پرسیاری کردبوو وتبی خێنێک ژنێک بەم بەسێ مناڵەوە هاتووت پیان نەخێر پیاوێک هاتووە دوو خێزانی لەگەڵا بووە و ئەو نەماوتمی ناوەکانیان نووسیوتبی بەڵێتر کە ناوەکانی بینی بوو زانی بێ کە هاتووین ئێتر هاتووە بۆ مەریوان لەوێ مامۆستا شێم حەمە و سەیارەی دیار و پێ بوو بە جێبێکیان پێبوو چەکەم جێبێکی کورتیان پێبوو ئەتر هەر یەکسەر هاتبوون بە پرسیار هاتبوون هاتن ئۆردوگای وەرامین و چەند ڕۆژێکتان بینی لەوەی کە ئێوە گەشتناوێ وەڵایی هەفتە زیاتری تێپاڵ کرد ئێمەکەم ئێمە دوو شەو لە مەریوان ماینەوە و دوو شەو لە سنە ماینەوە و ئێتر ئەنجا براین بۆ وەرامین تقریباش ڕۆژێکیش تا شەو لە ڕێگا بووین لەوانەیە هەفتەیەکی لەوێ ماینەوە هەفتە زیاتریش ئەنجا ئەوان هاتن کە هاتن ئێمان گەڕانەوە بۆ سنە باش مەلی حەقان کاک عەلی تەمان چەکدار بوو تۆ بیرت بێ عنی لە ئێرانەوە چەند جار بە چەکداریاتەوە بۆ کوردستانی بۆ باشووری کوردستانیا بۆ عێراق دوو جار بیرت نایە جاری یەکەمی بوو هاوینەکەی بوو طبعا ئێوە کاتێکە هیجرەتەکە لە مانگی شانزەی تقریبا مانگی ناوەڕاستی مانگی دووە کاک عەلیش لە 28 دوانزەی هەر 86 نۆمانگ بۆ دەمایەکی فەرقە زۆری فەرق نییە شەهید دەکرێ جاری یەکەم هاتەوە بۆ شوێ جارێکم هاتەوە بۆ چالاکی بۆم دی و هاوینەکەی ئێوە خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان لەودی و لە شارێ نیشتە جێبوون ئێمە لە دێگولان بووین لە دێگولان بوون دوایی هاتەوە جاری یەکەم هاتەوە منتیقەی شارباژە بەڵێ هاتەوە منتیقەی شارباژە چەکەوە هاتەوە بەڵێ بە دێکەی خۆمان هاتەوە بۆ دێکەی خۆمان سیوەیل بۆ منتیقە بە دێگەڵ بەڵێ بۆ منتیقەی سیوەیل بەڵێ سیوەیلە دێگەڵ جاری دووهەمیش ئەو جارن کە هاتەوە ئیتر ئەو بوو بەداخەوە شەهید تواگات لە هاتنەوەکانی بۆی و بۆ چێچم بەڵێ ئاگامان لێ بوو زۆر هینمان لەگەڵ کردکەوە نێتەوە جارێ وتمان ئێستا کاتەکەی خراپە و سەرمایە و بەفرە و کاتەکەی ناخۆشە بەهار بڕۆرەوە هەر ئەو بانەی کە ڕۆشتەوە ئیتر ئەوانەی وەسیەتنامێ بۆ نووسین و زۆر قسەی نووسی وەسیەتنامە جاری دووەم وەسیەتنامەکەی ماوە ما ئەزانم مابێ بەڵێ چی نووسی واگەر بیرت بێ وڵای هەر ئامۆژگاری مناڵەکان ئەیزانی شەهید دەبێ عنی یا هەموو جارێ هەر ئەگەر جارێکژاتەوە هەر ئەو جاریان بەڵێ ئەو جاری دووهەمیان وەسیەتنامەکەی نووسی و زۆر نەسیحەتی کردوین و ئێمە زۆر بێتاقەت بوون لەگەڵ دایکی شەهیدە لەگەڵمان بووە ئەویش لەگەڵمانە بوو ئیتر زۆر بێتاقەت بووین وتمان مەڕ و کاتەکەی ساردەوە بە ئامن نایە وتی بەخوا من ناتوانم دانیشتنەوەی هەر بڕۆم ئەبێ ناتوانم بە نووسراو هەیە وەسیەتنامەکەی هەیە لای جەنابتان لای ئێمە نییە نازانم تۆ ئەڵەی هەیە وەسیەتنامەکەی هەیە بەڵێ هەر ئامۆژگاری بۆ خۆمان بۆ من و بۆ مناڵەکان و بەڵێ بۆ من و بۆ مناڵەکان کەوا ینی بۆ ژیانی ڕۆژانەمان کەوا چۆن
لەگەڵ ئیسلامە بژین تێگەڵی ئیسلام بین و لەگەڵ مسلمانانە چۆن بین و بەرنامەکە ئەوانی نووسیوە وەسیە نامەکەی بۆمان ئیتر ئاخر ڕۆژ کە ڕۆی ئیتر کوتی خوایژیان تۆ بە شاهیدیەوە ئێستا لە بین من دەستی کرد بە سەردەرگای ئینەکەەوە ماڵەکەەوە وتی خوای تۆ بە شاهیدی بی من لە بەرخاتی لە پێناوی تۆی ئەڕۆم شەهید ببم ئەو بانەی کە ڕۆی چەند ڕۆژ دوایەوە شەهید وڵاهی دقیقا نازانم بەس ئەوەی پێ نەچوو لەوانێت 4-5 ڕۆژی چۆن هەواڵەکەت بیستۆ وڵا هەواڵەکەم ماوەستا نەورۆسی و ماوەستا شێم هەموو و ئەوان هاتن چون بۆ ماڵێکان حاجی ئەبوو هودە لەوێ هاتم بۆی دوایی هاتن بۆم بەر خۆشی نەبوو هەڵبەت کە عالی شەهید بوو بەڵێ هەرخۆشی نەبوو نەخێر تەنها نەخێر ئازانم 22 نەفەر بوون شتێکی وە 23 نەفەر بوون نا هەمویان پێک چەند کەس بوون پێکەوە شەهید بوون چەند کەس بوون هەر سیان بوون شەهید تەهاشیان لەگەڵ بوو بەڵێ شەهید تەها و شەهید فاروق شەهید فاروق و شەهید تەها و شەهید فاروق و شەهید تەها و شەهید عەلی و کاک سەلمانیش بریندار بوو لەگەڵ کاک نورەدینە ئەویش کە قۆڵی وشک بوو ئێستا قۆڵێکی ئیش ناکە قۆڵی ڕاستی وشک بوو ئەوانی کەیان بەڵام دەرچوون بەسەر ئەوانی کان بەڵێ دەرچوون بە سەلامەتی ئەوانی کان دەرچوون ئەوان ئیترەوە ئەخی جاری تۆ بینیت چەند ڕۆژێ دوایەوە چەند ڕۆژێکی زۆری پێ نەچوو بەخوا نەچوو هەفتەی پێ نەچوو بەڵێ کە شەهیدی بەڵێ خەبات خان ئێوە کە ئەڕۆنە ڕۆژهەڵاتی کوردستان یەکێک لە ئۆرگانەکانی بزوتنەوەی پەیوەندی ڕاگەیاندن بریتێ لە دەرکردنی گۆڤاری ئاسۆی ئیسلام تۆ چۆن ئاگال لە دەرچوونی گۆڤاری ئاسۆی ئیسلامە کە کاک مستەفاش ئیشی تیا کردووە لە سەرەتاکانیا و تۆش وابزانام ئیشکاری تایپێستیت کردەوە کات خۆی لە 79 بۆ 80 کە لە زانکۆی سلێمانی دامەزراوی ئەو کارت کردووە ئایا کاک مستەفا چۆن ئیشە کرد ئایا تۆ مادام چووتە ئەو هاوسەرت بوو هیچ هاوکاریەکت کرد لە تایپێست و شتەکەیا چۆن بووە بەڵێ لە بیدایەتە خۆی ئەم گۆڤارەکە مەلا ئازاد بە ڕەحمەت بێخوا سەرپەر شتێک کرد و ئیبر بەڕێوە بەڵێ کە ئەو شەهید بوو تەسلیمی باوکی محەممەدیان کرد ئەترکو تەسلیمی باوکی محەممەدیان کرد چون من شارەزایم لە طبعا هەبوو کاتیبە تابعە بووم لە زۆربەی کارەکانیان من یارمەتیم ئەیە ئیشێکی ببووە بازارێکی بۆە بچە درۆبەکاری پێویستی کاروباری خۆی ئەو بنەکەی بۆ دانام ئەیوە تایمە تو ئەمانە بۆ ئامادەکە بۆم حازرکە من بۆم تەبعاکە ئێتر هەچی دیزاین بواە نووسین بواە ڕێخستنەکەی بە بۆم تەبعاکرد بۆم ئامادا کرد ئەموو با مەحتەل نەبێ بەڵێ چاپێکی ئەمنی پشکۆلەی کۆن بوو تابعە بوو کاتە گەر ئێمە بین باسی ئەوە بکەین بڵێن یەکەم ژن لە کاروانی ڕۆژنامە نووسی ئیسلامیە بەشداری کردووە لە کاری نووسین و لە تایپکردنا لەوە چێ تۆ بیە وابێت وانە لە هەشتاکانە تۆ تایپت بۆ گۆڤاری ئاسۆی ئیسلام بەڵام بیرمان نەچێ ئەوەی کە ئێمە لە بەرنامەکانی تریش باس ماکرۆ بە تایبەتی حەڵقەی 10 و 11 و 12 دوسێ حەڵقە باسی گۆڤاری ئاسۆی ئیسلامان کرد کاک حەمزە ئەحمەدی و دکتۆر سەباح بەرزنجی ئەمانە ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە گۆڤاری ئاسۆی ئیسلام هەتا باسی ئەوکەن کە کات خۆی کاک ئازاد لەگەڵ شەید تایروانە شەهید دەبن لە مەریوان ئەوە لیاتەکان تەسی ماڵی ماڵشێم حەمەوەکەن دوای ئەوانیش ئەیهێننەوە ماوەسا نەورەسی و کاتە تقریبا وەکو وتەبێژی بزوتنەوەی پەیوەندی بۆ یعنی بەرپرسی مەکتەبی ئەعلام تا ڕادەیەک ئەگەر بە مستەلەح نوێیەکەی ئێستا باسیکەین شتەکان تەسیمی کاک حەمزەوانەکەمان بەردەوامی پێیان هەڵبەت بە هاوبەشی بوون کاک مستەفاوان لەگەڵ کاک حەمزەوان نەخێر کاتێک کە مەلا ئازاد بە ڕەحمەت بێیاخوا شەهید بوو ئەترێ ئەو نسخەی یەکەم وازام تەواو نەبوو تەسلیم بە باوکی محەممەد کرا تۆ لە بیرتە بە دەقیق بەڵێ لە بیرما چاکم لە بیرە هەتا وازام تا سێ عەدەد ئەگەر غەڵەت نەبم سێ عەدەد باوکی محەممەد بەدێتی بەڕێوە باوکی محەممەد ئەتر نووسینی خۆی بەڵێ لەوانەیە ئازایی چۆنە خۆی لە گۆڤار وشتا دوو ئیشەیە ئیشەکەی پریتێ لە ئیشی گوتار و ناوەڕۆکەی ئیشەکەی لە ئیشی تەکنیکی و هاوکاریکردن لە ڕووی دیزاین و تایپ و ئەوانە لەوانەیە کاک مستەفا زیاتر کاری بەڕێوەبردن و ئیداری هەمووی لە زەر دەستی خۆیان بۆ هەمووی یەکێکە هات یعنی هەر هەمووی خۆی مەسوول بۆ ئەو فترە لێ یەک کەس یارمەتی نەئەتر لە ئەخیرە دوای سێ نسخە ژواب دام هەر باوکی محەممەد سەرپەرشتی کردووە ڕاستە بەرنامەکە ئێمەی ئەوە نیسە کاک حەمزە ئەمە ببینێ بابێن پێم خۆشە لەوانەیە ئەم بەرنامەی ئێمە بینن کە تۆڵی کەس هاوکاری نەکرد لەگەڵی نەبووە ئەوانش ڕەدی بەرە چکە ئێستا 6 ژمارەی گۆڤارەکە ژماری ئەسڵی لە لای منە لە ئەرشیفا پارێزراوە ئیشی تیاکەین یعنی ئەمە لە کێ وەرم گرتووە لە حەمزەم وەرگرت لە عەدەد یەکەوە لاتە لە یەکەوە تا 6 دەرچووە چەنی بە ناوی مەهدیەوەیە
تایەتی وێنەکانی شێلەوانەیە تیای بێ بەڵام ناوەکان زۆربەی مستعارن ناوێکوازراوە ئاخر یعنی هەنین هیچ شتێکی کاک مەهدی نووسینی نەبێ هەر نووسین بە ناوی ئامادەکارەکەیان نووسەرەکەوەیە بەس ئەوەی من هەمووی ئاگام لێبێ ینی ئامادەکردن و ئەو نووسینێکی گەر بۆ هاتایە شتێکی بۆ هەمووی ئەو دیزاین و هەمووی خۆی ئەیکرد من حەزەکەی ئەگەر کاک هەمزە بێ مامەسا سەباح بێ ئەتوانم من پێم باش بوو زیاترەوە وا بکرایە عنی باسی ئەوە بکرایە وا بواە ئەگەر تۆ زیهنت بیرت بکەیتەوە کاتە چکە دڵنیام ئەوانیش معلوماتیان لەوە لە سێ حەڵقە بە دوور و دێژی لەوانەی خۆشی بینی بێت من بینیم باسی ئەو کراوە کە ئەوان ڕۆلی گەوریان بینیوە بەخوا میعمجا کاک حەمزە باسی ئەوەی کرد کە کاک مەهدی هاوکاریان بووە یەکێک لە ئامێرە گرنگەکان کە ئەو کاتانە بەکاراتوە پۆستە بووە ماتۆڕ بووە کاک مستەفا پێی بووە گەیانوێتی بۆ شوێنەکان وەکو پۆستە تەوزیعی گۆڤارەکەی کردووە ئەمە هەبووە وەکۆ بەڵام ئەوەشی کە باسیەکەوی ژەڵە گۆڤارەکە بەدەستم گەشەوە هەڵبەت بووە من ئەم مناقەشە لێرە ئەەکەمەوە ئەمە مێژووە بەیانی کەسێک توێژەرێکی توێژینەوە لەسەر ئەم بزوتنەوەی پەیوەندی و گۆڤارەکەیەکە خۆ بێ معلوماتانە وەک توێژەرە مامەڵی لەگەڵ چیکم هەتا باوکی محەممەد کە ئەمەنای طبعا کرد جاران ئەم هێنە نەبوو ئینسینساخە لەسەر هین هەبوو پیاوی وترا ڕۆنیۆ لەسەر ئەوە طبعاکرا و ڕائکێشرا اینجا ئەوەش بەکار نەهاوازی لەوەی هێنا هەر نسخە طبعی ئەکرد و ئەچوو لەوێ لەو دائیرەی نازان بزورگی چیپی ئیسلامیان پێوت لەوێ ڕای ئەکێش طب هینە ئیسینساخێکەوە ئەم ئیسینساخە نەبوو بەس جیهازێک بوو ئەنە چەند عەدەدی بیستە بۆیانینەکە بەخوا چەند جار کە چووە ئەیوو کارەباکەم لەسەر کوژێننەوانەیە دا ئەنیشتم بە قسەی خۆش هەتا کارەباکان داگیرسانەوە ژمارەی تیای بووە بەڵێ جیهازەکان داگیرسانەوە من عەدەدەکانی خۆم ڕاکێشم و بێمەوانەیە عنی زەحمەتی زۆر لەگەڵ بینی ڕاستی ڕاستە تۆش هەر زەحمەتت بینیوە تایپەت کردووە وەکو ئەتوانین بڵێن ژنە ڕۆژنامە نووسێ لەو کاتانە هاوکاریان ئەمەمان خۆشەویست ئیشتەکەی خۆمان یەک پڕمانە بوو نەمانە هیچ بە هیچ نوع ئەبچە بەلای ئەو جیهازە چونکەم کۆن بوو بچکۆلەش مامان تێک چیە کار ناکرێت کار زۆرتان پێچوو بە چەند ڕۆژ تایپتانە کرد ڕاستەکەی نازانم بیرم نەما بەخوا ئەسەر و 30 ساڵە نازانی جیهازەکە ئیسا لە چی لە هات ناتە کەوتۆ لای خۆیان جەماعەت نازانم دوای ئەوە گۆڕاوەزان بە جیهازێکی پێشکەوتوتر ئێمە زۆر کۆن بوو لە لامە هەر ئەمەنە ئەبوو فاتمە خان لە ساڵی 86 لە شەوێکی زستانی بەفراویە مامۆستا نەورەسی لە ناوچەی شلێر کاتێکە مەفرەزەیە کە بندەرەچن لەو ناوە بۆ چالاکی برینارەکرێت تو ئاگاد لەو بریناریە بوو وەڵام من وەختێ دەمێکی بوو ڕۆشت بوو وەختێ دیار بوو کە برینار بوو نەوەڵام من ئاگام لێنەوە بەڵام کە هێنا بیانە مەریوان لە دوای عملیاتکردنی ئەمانە هێنانە بۆ خەستخانەی پیانەوە بیمارستانی تەوحید لە خواردنەوە بوو ئەهێن و ئەوێ لەوێ تر دیار بوو ئەو ماڵانیان ئاگار کرده بوو منش خەبەرم لێ نەبوو نەوەڵا دوای ئەوە خێزانی حادیسایی کێلو کە ئێستا نەخۆشەخوای گەورە شفای بەخێری با ئینشاڵڵا لەگەڵ خێزانی مامۆستا مەحموو ئەوان هاتن وتیان لە چالاکیەکە کاک محەممە و برای مامۆستا مەحموو برینار بووە و ئەچین بۆ مهاجەی بۆ خەسخانە تۆیژێت ونشتم ئەرەوەڵا پێم خۆشە حەزەکەم بێم منیش لەو خێرە بەشدار بم ئیتر هەتا گەشتینە حوشەی خەسخانەکە کە گەشتینە ئەوێ سیرکردنەکان بۆ من نەوعێ بوو تر یەکسەر دڵم خەبەر یاوتم هەستەکەم شتێک هەیە پەیوەندی بە منەوە هەیە من بەرامبەر قەدەری ئیلاهیە ملمان کەچە و ئێمە بۆ ئەو شتێش هاتوین ئەگەر هەشتێک هەیە ئەسڵەن ڕاستیم پێ بڵێوتی وەڵا ئەوێ ڕاستیەکەی بێت کاک محەممەوە لە ئەسڵا شەهید بووە مامۆستا عەبدوڕحمانە کە برینارە و لێرەیە بەس حەزمان نەکرد لە ماڵەوە پێت بڵێن ئێتر کە چوومە ژوورەوە ینی هینێکی زۆر ناخۆش بوو لەبەرەوەی کە لە قاچیەوە لە دەستیەوە خوێن و ئاوشتی بۆ هەڵباسرەوە بەڵام ئەلحەمدوللا سپاس بەخوا هۆشی هەبوو هۆشی هەبوو ئیتر هێشتا ئەو دڵخۆشی منیایەوە من زۆر بێتاقەت بووم و گریام وەمانە ئەو دڵخۆشی منیاوتی سپاس بەخواکە ئەلبەتە جارێکی تر منی بەیەوە بەخشیوەتەوە و ئێمە خۆمان ئەم ڕێگەمانە هەڵبژار فاتمە خان وێزگەکانی ژیانی مامۆستا نەورەسی چەند وێزگەیەکە لێرە لە سلێمانی و لە ئێران و دواتر کە ئەگەڕێنەوە ناکرێ ئەمە ماوەی بەرنامەکەشمانەوەی نەماوە خۆشی باسی کردووە یعنی پێویست ناکە ئەمە و باسکردنە دووبارە بکەینەوە بەڵام ئەوەی کە ڕوودا بۆ کە تۆ هاوبەشیت کردووە لە ئیش و کارەکانیە ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەوەی کە
ڕووداوێک بۆ کاریگەری لەسەر دڵ و دەرونی ئێوە بەجێ هێشتوگە ڕووداوێکی خۆش بوو بێ تا ئێستا پێی دڵخۆشن و ئەوەی کە ناخۆش بێ و لە زیهن تا ناکاڵ نەبۆتەوە ماوەتەوە چی هەیە؟ وەڵای ئێمە سپاس بە خوار دڵخۆش بن بەوەیکەوە ئێمە ئەم بزوتنەوەیە هەتا ئێستا بە سەرکەوتوانە سپاس بەخواهێنان و کە ڕۆژ بە ڕۆژ گەشەی کرد و ڕۆژ بە ڕۆژ خەڵکی دیندار ڕوویتە کرد و گەنجەکان ڕوویتە کرد ئێمە بەوە پێ خۆشحاڵ من هەتا کاتێک کە ئێمە چوینە ئێران ینی ئەو زۆر لە زەحمەتا بوو جارێک دوو جار تووشی حادیسێش بوو شەیتار بە ڕەحمەت بێ پورزای ئەیوە دەترسم تۆ عزیەتەی کێشەی دوایەکێکی تر بێتە جێەکەت ئەو کوڕەخواکە من ئەو مامۆستانە کە وعدیان پێیاوم بێنە ناو ئەم بزوتنەوەیە هێنە دەرەوە من دوو دەسی ئەمیان تەقدیمەکەم ینی ئەو نە پێ خۆشحاڵ و بەڵامتر لە دوایە کە سپاس بۆخوا خەڵکێکی زۆر ڕۆژ بە ڕۆژ ئەهاتن و پەیوەندیانە کرد بەم بزوتنەوەی پەیوەندیەوە ئەو زۆر پێ خۆشحاڵ بوو بەوەی کە هەم من زۆر پێ خۆشحاڵ بووم هەم ئەی زۆر پێ خۆشحاڵ بوو بەوەی کە لەخوا بەزیابێ ئەو حیزبە تا ئێستاش پێ خۆشحاڵیم بەوەی کە سپاس بەخوا ڕۆژ بە ڕۆژکە لە گەشایە و لە لای خەڵک خۆشەویستە و ئیسا ئیزاعی هەیە و بەرنامەی هەیە و بەرهەمەکەی ماوە ئێمە سپاسی خوای گەورەکەین کە ڕەنجمان بە خەسار نەبوو ئەو هەموو عەزیەت و ماندووبوونە بەڕاستی ئێمە من دەستخۆشی لە تۆیش و لەو بەڕێزانەشەکەم کە لە پشتی کامێرەوەن ئێمە وەکو هەڵی ژنان لە پشتی دەرگایەکی داخراوە بین بەڵام ئێوە ئەو زۆر سپاسانەکەم کە ئەو دەرگاتانە کردەوە لە ئێمە بەڕاستی ینی ئێمەش بەقەدەر پیاوەکان ماندوو بووین لە بەخێوکردنی ماڵ و مناڵە لە مەسئولیەتیانە لە شان بەشانی ئێوان لە زەحمەتە من هەتا بە نیسبەت منەوە کە مناڵەکانم زۆر ورد بوون و میوانمان هەبووترەوە خەباتخانە زانێ ئێمە هەچی ئەهاتن لە ئێرانەوە بە هەفتە عیلە لێ ئەمایەوە بە بیشە ئەمایەوە ئێمە من لە کەسێک نەبوونانێکمان بۆ بکڕیانی من هەچی زەحمەتەکانە هەمیم لەسەر بووە تا مناڵێکم نەخۆش بوو زۆر نەخۆشی بوو مامۆستا شێخ لەتیفی واژە بە ڕەحمەت بێ ئەها دەیوت بەڕاستی فاتمە خانوات تەسەور نەکەی ئێمە واین لە جیهادا ئێوەش وەکو ئێمە ئەم خوشکانش کەوان لە زەحمەتا وەکو ئێمە ئێوەش بەشدارن لەم خێرە ئێتە من ژەموو دێوڵا مامۆستاتر ئەم قسەی تۆ دڵخۆشی کردم کە ئێمەش بەشدار بین لەم خێرا ئیتر ئەو هەروازانم ئێستا ئەو هەر ماندوو نەبووم سپاس بەخوایتر کە ئێستا لەخوا بەزیابێ ڕۆژ بە ڕۆژ لە گەشای ئێمە پێ خۆشحاڵین بەو سپاس خۆش شتێکت نییە ئەگەر شتێک هەر بتەوێ بیگەڕیتەوە کە هەر لە بیرت ناچێتەوە بیرەوەریە لەگەڵ مامۆستا و لەناو ئەو بزوتنەوەی پەیوەندی شتێکت نییە بۆ بینەران باسی کەیت هیچ لە بیرە وەڵا ئێستا لەم کاتە نەوەڵا شتێکی وام لەبیر نییە کە هیچ قسەیەکی ترت نییە لەسەر بەرنامەکەی ئێمەکەم بەرنامەیەمان کرد وەڵایە دەستخۆشی بەرنامەکەتان دیەکەم و هینی بینەرانی بەڕێزی ئەم ئیزاعی پەیامە و هی ئەو برا بەڕێزانش کە عەزیەتیان کێشا لە پشتی کامێرە و زۆر سپاسدانەکەم سپاس بۆ تۆش خاتوو مەلیحە کاک عەلی کەیەتەوە لە 28 دوازەی ساڵی 86 شەهید دەبێ وەبزانم شتێک باسەکەن ئەڵێن ئەوانەی کە شەهیدیان کردووە دوای ئەو شەهیدکردنەکە ئەچنە ماڵێک نان ئەخۆن ماڵی خوشکی کا عەلی ئەڵێن ئێستا لەوێ چەند کەسێکمان کوشتی وا هەیە ئەوە چۆنە؟ بەڵێ خۆی شەهید کازم جێڕایە بۆمان ئەو لەگەڵیانە بوو حادیسەکەی بۆ جەڕۆنە چۆنی ڕوویەوە چۆن بوو ئێتەوە هاتبوون کەوا چووبوونە هاتوونە ناو دێکەوە بەس ناتوانی بوو لەوێ ئەو زاوایەمان وتبووی بە عملی ئەوە نایەکە لێرە بمێنەوە ڕەبایەکە بە پشت سەرمانەوە ئەگەن هەر شتێ بزانن یەکسەر بەیانی تینەکەن دیەکە هەر لەوانەی بیسووتێن ئیتر هەر شەو لەوێ نەمابوون و ڕۆشتبوون بۆ شوێنێکی نەدیوە هەر لە ئەو دوو دێکەوە مڵکێکە چوون بۆ مڵکە خۆخشی چکۆلی لێبوو چوون بۆیە نان و خواردنشتیان بۆ بردوون پێشتەنگا و دەوری نازانمنەوە دە ئەوانە دوو جاشاتە بوون هەر بۆ ماڵی خۆشی شەهید وتیان وڵا ئێمە هینە ئێستا لەو چەما دوو جاشمان هینەوە کوشتووە مەبەستی کا عەلی و شەیتان بەڵێ وانمان شەهید فاروق بەڵێ مەبەستێوان بووە لەوێ وتی هینیشیان وەرگرتووە کولێرەمان کردووە بۆوان ببوورە شەهید فاروق دواتر شەهید وە هەر شەهید تەها و شەهید عەلی بوو هەرسێکیان پێکەوە هەرسێکیان بێ لە یەک ئەوان تویان دوانمان کوشتووە بەوان وتوێنم بەڵێ ئەوان توێن دوانمان کوشتووە نانیشان لێ لەلایەن نانیان وەرد خواردنیان وەرد کولێرشتیان وەرگرتە بوو ڕۆیشتبوون خوشکەکەی کاک عەلی نانیشی پێیاوە بەڵێ دوای کوشتن نانیان نەخوارد و دانیشتنان بەڵام پێیاون بەڵێ هەر کوشتی پیاون و ڕۆیشتون
ئیتر ئاوە پێیانزانیم و دوایی کوڕەکەی و برازەکەی ئەوان چوو بنکەوە ئەنجا ئەو کاتە زانیبیانکەوە ئەم حادیسە ڕوویا و ئەو کاتانە هەر تەرمەکانیان لە منتیقەی سیوە لێ بە خاکسپێران ئەو کاتە هەر لەو هینە هەر لەو شوێنەکە چەم و دۆڵە مڵکە هەر ئەو شەوە خەڵقی دێکە و خزم کە سوکار هەر ئەو شەوە تەسلیمیان کردبوون خەڵقی دێکەش وەڵاخیان نردبوو لەگەڵ یانە بۆ هین هەتاکو دێرێ مەروێ شوێنێکی وە بریندارەکانی هێنابووەوە کاک سەلمان و لەگەڵ کاک نورەدینە ئەم دوانە بریندار بوون کاک سەلمانەوە بوو چاوی لە دەزاوە کاک نورەدینیش قۆڕی لە دەزاوە هەر لەو کاتە ئەمە لەو حادیسەیە ئەوان هێنابووەوە هەتا وڵای وەزان وتی هەتا سەر چەمی چۆمە هێناوینەوە هەتا هێنابووەوەی بەڵێ ئەی تۆ چیت هەیە لەسەر ئەم بەرنامەی ئێمە طبعا ئەم بەرنامەی ئێمە هەوڵمان ئێمە لە سێ ڕەهەندی جیاوازەوە بەشداری ژنان پێ بکەین ڕەهەندێکیان بۆ نە خێزانی یەکێ لە قیادیەکان کە خێزانی مامۆستا نەورەسی و لە مؤسسینی بزوتنەوەی پەیوەندی بەوە تۆکو خێزانی شەهیدێک کە ئەمانەیە عایلەی شەهیدەکان و شەهیدەکانیش قسەیانە بێەوە خەباتخانیش وەکو خێزانی پێشمەرگەیەکی ماندووە کەسێک کە لە بواری ئەعلامی بزوتنەوەی پەیوەندیە ئیشی کردووە تۆ چیت هەیە لەسەر بەرنامەکە ئێمە قسەیەکت هەیە زۆر سپاسانەکەم و دەستۆشیتان لێکەم و خۆی گەورە مۆفەقتان کە و ئینشاءڵڵا ئەم بەرنامە و ئەم تەلەڤیزۆن و هینە هەر بەردەوام بێ و لەسەر دینی ئیسلام و لەسەر ئاڵای ئیسلام ئینشاءڵڵا گەشاوە بێ و زۆر پێخۆشحاڵم و زۆر سپاسانەکەم سپاس بۆ تۆش خات و خەبات تۆ چیت هەیە لەسەر بەرنامەکەمان گەر ئیزافەیەک یا پرسیارێکم لێ نەکردبیت زۆر جار لە بەرنامەکانم پێشکەش کردو دوای بەرنامەکان تۆ تەلەفۆنت بۆ کردووم قسەتە بووە ڕەخنەتە بووە تێبینیت لەسەر میوانەکانمە بووە لێرە ئەو دەرفەتت دەمێت لە دوا قسەی خۆتا چیت هەیە لەسەر ئەم بەرنامەیە فەرموو بە بینەرانی بڵێ وەڵا سپاس دەکەم بۆ ئەم بەرنامە جوانەوە پڕمانایە کە دەرفەتت داوە بە هەم بە ئافرەتان و هەم بە پیاوەکان کە یەنە ئێرە ڕای خۆیان و مێژوو خۆیان ئەگەڕنەوانەیە من خۆشحاڵم زۆر بەمە هەم سپاسی ئەم براناکەن لە پشتی کامێرە و سپاسی جەنابەت دەکەم و سپاسی بینەرانەکەمەوە دووهەمیش من یەکێکم لەوانە کاتێک کە چوینە ئەو دی و یعنی هەتا ئەمە پێ خۆشحاڵ بووم ڕەنگی درەختەکانیشم بە سەوزێکی زۆر جوانتر ئەبینی وەک لەو طبیعی خۆی هەبوو هاواکی و هەموو یعنی کە ئەم مسلمانانم ئەبینی یعنی زۆر بەختەوەر بووین یعنی لە ژیانێکی زۆر خۆشە ئەژیان لەوێت چونکە مسلمانەکان یەک بوون بێجیاوازی ئەژیان من فاتمە خان خوشتی گەورە بوو یەکێک لەوانە بوو کە لە مەریوان بوو یعنی هیچ فەرقێکی نەئەکرد لەگەڵ منە کە چوومەتە ئەوێ پێشتر یەکی کە دوای من چووە ماڵی ئاوەڵا بوو لەسەر لەگەڵ هەموو یەکێکە ڕووی کردایەتە ئەوێ یعنی من سپاسی ئەوانەکەم کە ئەو ساڵ لەوێ ماندوو بوون بە خۆیان و بە مناڵیانەوە سپاسی ئەوانە ئەەکەم کە هەموو یعنی ئێمە کاتێک کە چوینە ئەدوو مەجمەعەیە کوڕی گەنجی خوێنگەرمان لەگەڵا بوو یعنی نمونە بوون نمونە نازان باسییان بکەم چۆنیان باسکەم ئەوە هەروەها سپاسی هەموو کارمەندان و ئیزاعی پەیامەکەم و زۆر سپاسی تۆشەکەم کە ئەم نەتبوو ئێمە ڕەخسان لەم کاتەدا سپاس بۆ ئێمەش زۆر سپاس بۆ خات و خەبات حەسەن خێزانی کاک مستەفا محەممەد ناسرا و بە مەهدی سپاس بۆ خات و مەلیحە سەعید خێزانی کاک حسین حەمە ڕەشید ناسرا و بە شەید عەلی سیوەیلی سپاس بۆ خات و فاتمە حەسەن خێزانی مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی سپاس دووبارە بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی حەڵقەی 20 بەرنامەی سۆراغی مێژوو تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن